الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشك براي إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. تندرستی تاک و کۆمەڵ فەرد و مجتەمەع گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامە، گەورەترین مهمە و خاڵی گرنگ لە ئیسلامە تەندروستی و خۆپاراستن و ویقایەیە. ئەگە سەرنجێکی ئاەتی قورئان بین، فەرمایشتە زێڕینەکانی پێغەمبەری خوا بدەین، ئەقوال و ئاکار و گوتار و گفتاری خۆی و یارەشینەکانی سەڵات و سەلامی لەسەر بێ، هەر هەمووی لە مەسالیح و سوود و قازانجی کۆمەڵگای مرۆڤایەتیایە. قورئان زۆر ئاماژە بە تەندروستی و پاراستنی تەندروستی تاک و کۆمەڵەکات. یەکێک لەو ئاەتانەی کە بەڕوون و ئاشکرا باسی حەڵاڵ خواردن و دوورکەوتنەوە لە حەرام و پاراستنی تەندروستی ئەکات، ئەو ئاەتەی 19ی سوورەتی کەهفە لە باسی یارانی ئەشکەوتە. کاتێکە خەبەریان ئەبێتەوە، خوای گەورە باسی ئەکا بۆ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم، ئەفەرمێت: فابعثوا أحدكم بورقكم هذه إلى المدينة فلينظر أيها أزكى طعاما فليأتكم برزق منه. ئەم ئاەتە زبان حاڵە بە ئیماندارانی ڕاگەیەنێ و باوەڕداران لەو جۆرە خواردنەی کەوا ئەیخۆن بەکاری دێنن، سەرفی ئەکەن، ئەبێ ئاگادار بن، چونکە ئاەتەکە یەکێک لە یاران کە خوا لە زبانی ئەوانەوە پێغەمبەر و ئومەتەکەی باسەکە فەرمێت، کاتێکەوە سکەیەکی پێبوو فەرمووی کێ لە ئێوە ئەتوانێ بڕوا لە شارە خواردنێکی پاک و خاوێن و حەڵاڵ بۆ ئێمە بێنێت، ڕزقێکی حەڵاڵ، خواردنێکی پاک بێنێت. ئەمە ئاماژەیە بەوەی کەوا پێویستە ئینسانی ئیماندار و موسڵمان حەڵاڵ خۆر بێ. شتی پاکیش حەڵاڵە، شتی پیس و قێزەون کە زەرەر لە سیحەت و تەندروستی ئینسان بدا، فکر و بۆچوونی ئینسان تێکدا، عەقڵی ئینسان نەهێڵێت، ئەمە حرامە. هەر شتێک مایەی تەندروستی تێکدانی تەندروستی موسڵمانان و ئیمانداران و مرۆڤایەتی بێ، ئیسلام پێی حرامە، چونکە فکری سەحیح و بۆچوونی تەواو لە جسمێکی سەلیم و تەواوایە کە ئینسان نەخۆش بوو، حەرەجی لەسەر نییە، هیچ شتێکی لەسەر نییە. کە ئینسان نەخۆش و بیرکردنەوەی باش نییە، کە ئینسان نەخۆش بوو توانای بەجێهێنانی فەرمانی خوا و پێغەمبەری نییە. بۆیە هەر نەخۆشیش لە ئاینی پیرۆز ئیسلامە ئەحکامی تایبەتی هەیە، حوکمی تایبەتی هەیە، لە نوێژە، لە عیباداتە، لە حەجە، لە تەوافە، لە زەکاتە، لە ڕۆژووە. کەسێک نەخۆش بێ جیاوازە تەوفیری هەیە لەگەڵ کەسێکی ساق و سەلیمە. خوای تەبارەک و تەعالا لە چەندین ئاەتی ترا ئاماژە بە حەڵاڵ خواردن و پاک خواردن ئەکات. ئەفەرمێت: کولوا وەشرەبوا وەلا تسرفوا. بخۆن و ئیسراف مەکەن، چونکە ئیسراف مایەی زەرەری دین و دنیاتانە. کولوا من طیبات ما ڕەزەقناکم. بخۆن لەو خواردنەی کەوا پاک و پختەی و ئێمە ڕێزقمان داون. ڕۆزی ئێمەیە بۆ ئێوە ئەوەی کە پاکە، ئەوەی پیس و چەپەڵە وازی لێبێنن. صیفەتی پێغەمبەری ئێمە سەڵات و سەلامی لەسەر بێ کە هاتووە پاکەکان حەڵاڵەکە و پیسەکان حرامەکە، بۆ لەبەر خاتیۆی کۆمەڵگایەکی پڕ لە تەندروست، کۆمەڵگایەکی باش و چاک دروستکە، ئەمن و ئەمانی تیابێ، کۆمەڵگایەک دوور بێ لەوە باو نەخۆشی و ناڕەحەتی، چونکە هەرچی وە باو نەخۆشیەکانە هۆکارەکەی ئەوەیەکەوە حرام خواردنە، پیس خواردنە. ئەم پێغەمبەری ئێمە
چونکە پاک و نەزیهە ڕەحمەتەن للعالەمینە ئەوە تەخوا لە وەصفها فەرمێت ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. پێغەمبەری نازدار پاکەکانتان لەسەر حەڵاڵەکە، پیسەکانیشتان لەسەر حرامەکە، لەسەرتان نابە، ئاگادارتانەکە. ئەمە بۆ تەندروستیتان باشە، بۆ ئیمانتان باشە، تەرەقی ئەکەن، ئەبن بە ئەهلی سەعادەت و بەختەوەری دین و دنیا. ئەمەش کەوا مایەی بەدبەختی و شەڕ و نەگبەتیە وازی لێبێنن. ئەمە صیفەتی ڕەسوول اللهە. بۆیە ئەو پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ خۆی لە فەرمایشتەکانیان فەرمێت لەم یؤتە ئەحەد بعد اليقین خەیڕا من المعافات. ئەسحابی سونەن ڕیوایەتیان کردووە، ئیبن ماجە بە تایبەت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم نەبەخشراوە بە هیچ کەسێک لە دوای ئیمان و یەقین و باوەڕ باشتر بێ و چاکتر بێ لە تەندروستی باش و صحەت و عافیەت، لەش ساغی تاجی زێڕینی مرۆڤایەتیە. هەزار حەکیم ئەندازەی دەردەدارێ نازانێ، قەدری صحەت و عافیەت نازانێ. بۆیە پێغەمبەرە فەرمێ لە فەرمایشتەترا هەر کەسێک بەیانی کردەوە لە ناو ماڵ و منداڵی خۆیان بێترس و بێخەوف، بێکێشە و بێگرفت، بێ نەخۆشی و ناخۆشی، بە صحەت و عافیەت و ئەمن و ئەمان و ئاسایشەوە، ئەفەرمێت وەک ئەو وایە هەموو دنیا درابێ بە ئەو تاجی عیزەتی لەسەر بێ. ئەمە ئیسلامە، پێغەمبەری نازدار، چونکە ئەیزانی هەموو شتێک، هەموو خێرێک لە لای سەرچاوەکەی بەڕاستی صحەت و عافیەتە دوای ئیمان. پێغەمبەر لە بەیانیان ئێوارانە دوعایە کرد، ئەی فەرموو اللهم إني أسألك العفو والعافية. خوایە عەفو و عافیەم پێ ببەخشی، تەندروستیم باشکەی، لە بەڵاو و باو نەخۆشی لام دەی، لە شەڕ و ئاشوب و فیتنە لام دەی. مسلمانان و ئیمانداران ڕەسوول الله فەرمێت اسألوا الله العفو والعافية. لەبیرتان نەچێ گرنگترین دوعای ئێوە پاش ئەوەی کەوا حوسنی خاتیمەتان هەبێ و ئیمانتان پارێزراو بێ بڵێن خوایە عەفو و عافیەتمان پێ بەخشی لە دینمانە، لە باوەڕمانە، لە جسمە و جەستەمانە، لە گیانمانە، بۆ ئەوەی کەوا بەخۆشی و بەشادی بژین ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. شعار و سرود و دوعای ئەولیای کومەل و پیاوانی خوا و دۆستانی خوایە. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا لە فەرمایشتێتا ئەفەرمێت اغتنم خمسا قبل خمس. پێنجشت لە پێشتەوە هەڵبژێرن، هەڵبژاردەی ئێوە بێت. یەکێک لەوانە صحەتەکە قبل سەقەمک، تەندروستی باشت هەڵبژێرە و ئاگای لێ بێ، ئاگای لێ بێ پێش نەخۆشینت خوا صحەت و عافیەتێکی پێداوی، وریابە لە گوناه و تاوان و سەرپێچیا بەسەری نەبەی، یاخی نەبی قەدری ئەو صحەت و عافیەتە بزانە. ئەگینا باجەکەی ئەدەی، تاوان بکەی باجەکەی ئەدەی، خوا ئەو صحەت و عافیەتە لێ ئەسێنێتەوە. خوای تەبارەک وتەعالا بۆتە کاتە نیقمەت، بۆیە پێش ئەوەی کەوا تووشی بەڵاو وەبا و ناڕەحەتی بی ئەو صحەت و عافیەتە هەتە شکر و سوپاسی خوای لەسەرکە، بیپارێزە، لە خواپەرستیا بەکاری بێنە، لە پیاوەتی و کاری چاکە. پێغەمبەری نازدار فەرمێ صلی الله عليه وسلم کەواتە صحەت و عافیەت تاجی زێڕینی هەموو مرۆڤێکە، بە تایبەت ئینسانی مسلمان و ئیماندار. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە فەرمایشتەکانیە کە هەمووی تأکیدە لەسەر پاراستنی صحەت و عافیەتی ئێمەی مسلمان و ئیماندار. ئەوە تا فەرمێت الطهور شەطر الئیمان، پاکێتی نیوەی ئیمانە. پاکێتی چ پاکێتی ڕۆح بێت، دڵ و دەروون، چ پاکێتی جەستە بێت کە ئیسلام، عیبادەتەکانی ئیسلام بەسراوەتەوە بە پاکی. من لا وضوء له لا صلاة لمن لا وضوء له. هەر کەسێک دەست نوێژی نەبێ بەڕاستی نوێژەکەی دروست نابێ. ئەو هەموو غوسڵە واجبە، ئەو هەموو غوسڵە سونەتە، خۆشەوەردنە سونەتەکان، ئەمە هەمووی دانراوە بۆ ئەوەی کەوا تۆ پاک و پختەوی پارێزراو بی. خۆشەوەردنی ڕۆژانی جمعان سونەتی ڕەسوول اللهە.
بەلای ئیمامی شافعی وە سونەتە، بەڵام بەلای هەندێک لە عولەماوە واجبە، چونکە خۆشوەردنی ئینسان لە جومعانە بەڕاستی کەیە بۆ جومعە بۆ ئەوەی پاکە و بختە بێ بۆن خۆش بێ کۆمەڵە حکمەتی تایە. یەکەم پاراستنی خۆی، دووەم پاراستنی جیران و دەرودراوچە و کۆمەلگا کە بۆنی نەخۆشی لێ نەبێ، مزگەوتەکە بۆن ناخۆش نەکەی، مەلایکەتەکان نەفرێنی ڕاویان نەنێی، ئەو خەڵکە مسلمانە ئیزعاج نەبن بەدەست بۆنی تۆوە. ئەم خۆشەوردنانە لە ئیسلامە دانراوە. جەژنەکان کە لە حەج لە عومرە کە ئەکەی ئەو هەموو شوێنە لە تەوافە، لە دوای تەوافە، لە کاتی ئیحرام بەستنە، لە هەموو کاتەکانە ئەو هەموو خۆشەوردنە دانرا بەس تەنها بۆ ئەوەی کەوا ئینسان عەرەق دەرەدا، ئەو عەرەقە پیسە دەرەچێت لە جسمی ئینسان کە خۆی شۆرد بەڕاستی پاکە بێتەوە، بختە بێتەوە، بۆنی ناخۆشی نامێنێ، ئاسەواری جرسوم و جەرائیم و بەرحاڵ پیسی میکرۆب بە جسمیەوە نامێنێت، هەڵی ناگرێت، تووشی نەخۆشی نابێ. ئیسلام هەدەفی سەرەکی لەوەیە کە ئینسان پارێزراوێ. یەکێک لە تەشریعاتی ئیسلامی چۆن پاراستنی دینێتی، پاراستنی نەسلێتی، پاراستنی ماڵێتی، پاراستنی نەفس و جەستەیەتی لە نەخۆشین و ناڕەحەتی و بەڵاوە با. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم: من نام وفي يده غمر أي دسم، من نام کەسێک کە خەوت و هەستاوە بەدەستی پیسی و چەپەڵی هەیە، چونکە نازانە دەستی چۆن کەوتووە، دەستی بە کوێ کەوتووە، چی بە دەستی هەڵگەڕاوە، بە دەستی بشۆرێ، ئەوسا دەستکا بە کاروباری خۆی، دەستی بشۆرێ، یعنی دەست نوێژێ بگرێ. بۆیە لە چەند حەدیثە هاتووە فەرمێت: الوضوء قبل الطعام وبعد الطعام، دەست نوێژگرتن پێش نان خواردن، دەست نوێژگرتن دوای نان خواردن، سنەتی رسول الله صلی الله عليه وسلم. وهروها لفرماش دكا پیغمبری خوا فرميت: إذا استيقظ أحدكم من نومه فلا يغمس يده في الإناء حتى يغسلها ثلاثة فإنه لا يدري أين باتت يده. كسيك ليوا خوتو هستاوا بعد دسنكا بناو أو منجليك بكاري يعني جاري بيشا لدروي منجلك هو دس بشوري أوسا وسبلوا مشتانا نبوة براسيوك يستا كبلوعاي حاسي شيء تا دس نقيدة بدسي أو كنا تدروا بهرحال دس يعني خستا يا لحوز يكابي على اشتكابو أوسا مسألة أو دس نيوش أنا قلت مري هو كلو منجلا تو دس نيوش جري يا مسألة دس شوري كلا خوستا يكم زاد دس يتيام قد دس بيسة دست لو چه میکروبی هەڵگرتە بێت تووشی نەخۆشین تەکا یەکەم جار لە دەروی منجەڵەکە ئاو کە بە دەستا سێ جار دەست و بشۆرە ئەنجا دەست بکە بە منجەڵەکە بە قاپەکە بە حەوزەکە بۆ ئەوەی کەوا ئاوەکەیش پیس نەکەیت و نەخۆشینی بڵاو نەکەیت و خۆیشت و خەڵکیش تووشی نەخۆشین نەکەی. ئازیزان و خۆشەویستان، عولەما و زانایان یەک دەنگن لەسەر ئەوە، ئەطیبا حوکەما کە ئەفەرموون مەعیدەی ئینسان جێگە خۆراکی ئینسان لە جسمی ئینسانە بەیت الدا، بەڕاستی ماڵی نەخۆشیەکانە. بۆیە ئەبێ ئاگامان لێ بێ خواردنی پاکی تێکەین، خواردنی حەڵاڵی تێکەین، خواردنی پیس و چەپەڵ و حەرامی تێ نەکەین، چونکە هۆکاری هەموو نەخۆشیەکان مەعیدەی ئینسانە، ئاگامان لەوە بێ. بۆیە خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێت: كلوا واشربوا ولا تسرفوا، بخۆن و بخۆنەوە ئیسراف مەکەن، بە ئەندازەی پێویست بخۆ. هەتا لە مەسەلەی چۆن حەڵاڵ خۆرەبی حرام نابێ بخۆی ئەبێ ئیسرافیش نەکەی، چونکە ئیسرافی با حەڵاڵ بێ زەرەرت لێدا. کوردەواری خۆمان ئەڵێ دوور لە ڕووی جەنابتان کاکەی خۆت نەوێ کایەنەکەی خۆتە ئاگای لە خۆ بێ بەڕاستی، چونکە زۆر کەسێک بەهۆی زۆر خواردنەوە قەڵەوە بێ، قەڵەوی زۆربەی نەخۆشیە. بۆیە عولەما و ئەطیبا و حوکەما فەرموویانە پێویستە ئینسان وەرزش بکە، ڕیاضە بکە، چونکە پێغەمبەرەکەمان فەرموویەتی ئەو خواردنەکە تۆ ئەی خۆی جسم و حەقی لەسەرتە، بە ئەندازەی پێویستی بەرێ، ئیسرافی تیامەکە، ڕیاضەی لەسەر بکە، جوڵەی لەسەر بکە. خذوا صحتكم بالمشي، ئێوە صحت و تەندروستی خۆتان وەرگرن بەڕێکردن و ئاماژەیە بە ڕیاضە. وئین لجسدك عليك حق، تۆ جەستە و حەقی لەسەرتە، ئەو جەستە و نەیپارێزی، بە حەرام پەروەردەیکەی، بە پیسی پەروەردەیکەی، بەڕاستی ئەو جەستە و نەخۆشکەوێ بەرپرسیاری لە قیامەتە خوا محاسبەتەکە بۆچی ئەو جەستەی خۆتە نەخۆش خست. ئەی نازانی تۆ تاوانباری ئەو جەستە پاکە جوانە من پێم دای، تۆ ئاوا بە سەبەبی خواردنی
پیسەوە حرامەوە بەوەی ئیسرافەوە تووشی نەخۆشینت کرد بەرپرسی خوا محاسبە ئەوە شەرەک ئەکات. خوای گەورە کە ئەمانە بە ئێمە ئەفەرمێت، پێغەمبەر ئەمانە بە ئێمە ئەفەرمێت تەنها بۆ خۆمانە، بۆ مجتەمەع و کۆمەلگامانە، بۆ پاراستنی خۆمان و خانەوادە و ماڵ و مناڵ و نەسلمانە، پاراستنی کۆمەلگامانە. کەواتە بۆیە هەمومان بەرپرسیارین لە تەندروستی تاگ و کۆمەڵ، لە تەندروستی خێزان، لە تەندروستی شار و وڵاتمان، لە پاکڕاگرتنی پاگەڕاگرتنی ژینگە هەمومان بەرپرسین. کەس نەڵێ من بەرپرس نیم، من پێویستی خۆم، تۆ پێی ئەرکەکەی خۆ، شارەوانی بە پێی ئەرکەکەی خۆی، فڵان فیسار هەمووی بە پێی ئەندازەی خۆی بەرپرسە لە پاراستنی تەندروستی تاک و کۆمەلگا. ئازیزان و خۆشەویستان، بە تایبەت ئیسە وەرزی هاوینە، ئەو خواردنانەی کە پیسە، ئەو خواردنانەی کە پیسە بێ ئاگاتان لێیان بێ کە ئەمڕۆ نەخۆشی کولێرا، نەخۆشی مەسەلە پەتا وەبا بڵاو ئەبێتەوە، هۆکاری سەرەکەی خۆراکە. بۆیە پێغەمبەر کە شەو خواردنت دانا سەری داپۆشە و بسمیلای لەسەر بکە با جنی و شەیاطینی لێ نەخۆن. ئەمڕۆ ناڵگە خواردنێ بەتاڵ و سەری بەتاڵ بێ ڤایرۆس لێ ئەنیشێت. پێغەمبەری خوا ئەفەرمێت جنی لێ ئەخوات، جنیش جای با جنەکە کافرە ئەڕیژێتەوە پیایە، پیسیەکە نەخۆشە، تۆش تووشی نەخۆشی نەبی. ئەمڕۆ عیلمی ئەمڕۆ ناوێناوە ڤایرۆس، ناوێناوە جەرسوم، ناوێناوە هەر شتێکی لێنێ، بەڵام پێغەمبەر ئەفەرمێت سەری داپۆشە، لە شوێنی پاکا داینێ، بە پیسی هەڵی مەگرێ، ئاوە شلەمەنیە خۆراکە خواردنە بۆ خۆتە. خواردنێکی بازار پیسە سەری دانەخۆشراوە گەنیوە، مەی کڕە، مەی هێنە، مەی دە بە مناڵەکان، مەی فرۆشە، کابرای دوکاندار، حرامە گونابارە بی، چونکە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیە بەم خواردنەوەی تۆ. بۆیە ئازیزان و خۆشەویستان، هەموو لایەکمان پێویستە خۆمان خۆش بوێ، وڵاتمان خۆش بوێ، نیشتیمانمان خۆش بوێ، مناڵی خۆمانمان خۆش بوێ، خواردنی حەڵاڵان بینێ، خواردنی پاکیان بینێ، خۆراکی پاک بخۆین، ئیسرافی تیان نەکەین، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی بەم حەقەتانە کردووە، قورئان ئاماژەی بەمانە هەمووی کردووە بۆ پاراستنی هەموو لایەکمانە. حتا پێغەمبەر ئەفەرمێت با خواردنەکەیش پاک بێ، بەڵام تۆ ئیسرافی تیان مەکە. خوا ئەفەرمێت بە پێغەمبەری بە ئێمە ئەفەرمێت، ئەفەرمێت ئینسان مەعیدەی بکاتە سێ بەشەوە، سێ بەش، بەشێکیان بۆ ئەوەی کەوا مەسەلەی نانی تێکا، بەشێکیان ئاوی تێکا، بەشێکیانی بۆ هەناسە بێڵێتەوە، هەناسە نەک تا ئەوەی تێکەی مەجالی هەناست نەبێ، هەناست لە خۆت ببڕی، ئەمە تووشی نەخۆشین تەکا. بەگوێ ڕەسوڵ الله کە صلی الله علیه وسلم زەرەر ناکەی، کەم خۆر بە و خۆشخۆر بە، بەڵام ئاگا لە خۆ بێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمێت ڕۆژوو دانراوە فەرزە لە ئیسلامە، سووم و تەصیحو، بە ڕۆژوو بن تەندروستیشتان باشی بێت، چونکە ئەو تاقە زیادەی کە لە دڵتانایە کە تۆ نان ناخۆی، ئاو ناخۆی، کە برسیتە بێ، ئەو خۆراکە لە دەستنا کۆبۆتەوە، بەهۆی برسێتەکەەوە ئەی سووتێنی، کەواتە ژەهری جسمت نامێنێ کە تووشی نەخۆشینت کە. هەزاران هەزار سەڵاوات لەسەر ڕەسوولی ئەکرەم، ڕەسوولی پاک و نازدار کە دڵسۆزی هەموو مرۆڤایەتیە، مەدرسە و دانیشگای گەورەیە، لەوەتەی هاتووە و ڕەحمەتە، هەتایە زاتێکی وا نابێتەوە کە دڵسۆزی ئینسانێتی و دڵسۆزی مرۆڤایەتی بێ، بە تایبەت موسڵمانان ئیمانداران. خوا لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ، خوا عاقیبەتمان بەخێر گەڕی، لە گوناه و تاوانمان خۆش بی. یا ڕەبی خوایە گیان نەتەپاڕێنەوە لە وەبا و نەخۆشی و ناخۆشی و کولێرا بمان پارێزی. یا ڕەبی خوا تەندروستیمان باشکەی، سیحەت و عەفو و عافێمان پێ ببەخشی. یا ڕەبی خوایە نەتەپاڕێنەوە لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە. یا ڕەبی خوایە نەتەپاڕێنەوە هیدایەتی گەنجەکانمان بی، عاقیبەتی پیرەکانمان بەخێر گەڕی، ماڵ و مناڵی هەموو لایەکمان ساڵحکەی. یا ڕەبی خوایە گیان ماڵ و مناڵی هەموو لایەکمان لە وەبا، لە نەخۆشین، لە فیتنە، لە مصیبەت لادەی. یا ڕەبی خوا دڵمان نورانی کەی بە نووری ئیمان، بە نووری محەبەتی خۆت و ڕەسوولی ئەکرەم صلی الله علیه وسلم، بە محەبەتی خۆت و پێغەمبەر و هاوەڵان و دۆستان و ئەولیای کومەل و مسلمانان و ئیمانداران. یا ڕەبی خوایە بە ئیمانمان ژەنە، بە ئیمانمان برنە، بە ئیمان و زندومان کەرەوە. خوایە وڵاتمان لە هەموو نەخۆشی و ناخۆشی و قەیرانێک پارێزراوکەی، ئەوەی دۆستمانە دۆستی بی، ئەوەی دوژمنمانە خوایە یا هیدایەتی دا یا لە کۆڵمانی کەرەوە، کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە، ئیمان و ئیسلامیان بەرێ. یا ڕەبی خوا ڕەحم و سۆز و بەزەی بخەرە دڵانەوە بەرامبەر بەم میلەتە، بەرامبەر بەم گەلە، نان و قووتیان میلەتە نەبڕن، زوڵم لەم میلەتە نەکەن، خیانەت لەم میلەتە نەکەن. ئەگەر خائینن بەرامبەر بە دینمان، بەرامبەر بە ئەخلاقمان، بەرامبەر بە خاک وڵات و نیشتیمانمان زەحمەتمانە دەن، ئازارمانە دەن، خیانەتمان لێکن، درۆمان لەگەڵاکەن. خوایە یان هیدایەتیان بە،
یان ئالیەها سافیلەها ژێر و ژووران کە لە خۆمانەکەیتەوە حاکمی عادل و دادپەروەر و پاک و نەزیهمان بۆ بنێری کە دڵسۆزی ئیمان و دین و خاک و ڕات و نیشتیمانمان بێ آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين